شەویستان هەموو کاتێک ئیماندار پێویستە لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکدا لە هەموو تەنگانە و موسیبەتێکدا ئینسان متمانەی تەواوی بە خوای گەورە هەبێت، چونکە خوای گەورە هەموو شتێکی لە ئاسانە. کاتێکە نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم 950 ساڵ بانگەوازی قەومەکەی خۆی کرد، بەڵام بە قسەیان نەکرد ئیلا کەمێک نەبێ. خوای گەورە دەفەرمێ فدعا ربه أني مغلوب فانتصر ففتحنا أبواب السماء بماء منهمر هەتا کۆتایی ئاەتەکە. هەر ئەوەندەی نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کرد لە خوای گەورە پاڕایەوە، بێزار بوو، بێتاقەت بوو بەدەست گەلێکەوە 950 ساڵ گوێت لێ نەگرن. خوایە گیان من مەزلومم، ئەمانە بەڕاستی خراپن، سرم خە، سەرکەوتوون کە یا رب العالمین. خوای گەورە سەری خست لە ئاسمان و لە زەویەوە ئاو ڕژایە خوارەوە، لە ئاسمان و ئاو هاتە خوارەوە، لە زەویشەوە ئاو هاتەبان، بەڵام زۆر زۆر بە بەقوتی، هەمووی تەقی. بەبەسمان چییە؟ نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە ئەم دوعای کرد خوایان سرم خە، ئەوە بە دڵی دانەهات، ئەوەی نەدەزانی کە خوای گەورە بەهۆی دوعاکەیەوە هەموو بوونەوەر، هەموو خەڵکی سەر زەوی دەخنکێنێ. ئەوە بە دڵی دانەهات بەهۆی دوعایەکەوە خەڵکی سەر زەوی هەمووی بخنکێت، ئاو بڕواتە سەروی شاخەکان، بۆیە دوعا بەکەم مەزانە. ئەوە بە دڵی دانەهات نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە بەهۆی دوعاکەی نوح پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەموو خەڵکی سەر زەوی دەخنکێنێ، هیچ کەسێک نامێنێ ئیلا ئەوانە نەبێت لە ناو کەشتێکەدان. بۆیە بەردەوام سیقە و متمانەی تەواوت بە خوای گەورە هەبێت، دوعا بکە و جێبێ هێڵە بۆ خوای پەروەردگار.